خوای گەورە بە زیاوێ پشت بەخوای گەورە ڕۆژی یەکشەمە کێشەکەم کۆتاییەت ئارە وەڵڵا سڵاوتان لێبێت لە ماڵی ئەو پێشمەرگەیەم ئەتا ئەحمەد کە دوێنێ لەسەر شەقام بوو لە شاری هەولێر ئەمڕۆ گەڕاوەتەوە ماڵەکەی خۆی لە قەزای سێ سادق کاک ئەتا ئەحمەد پێشمەرگەیەکی هەرێمی کوردستانە بەشداری شەڕەکانی بەرامبەر داعش کردو و لەو کاتەیە بریندار بووە کاک ئەتا گلەی و گازندەی ئەوەی هەبوو کە وەک کەم ئەندامی سەنگەر ناونوس نەکراوە ئەچمە لای خۆی بزانم کێشەکەی بۆ چارەسەر بووە دوێنێ تیمی 1964 درەنگانی شەو لەگەڵ کاک ئەتایە چاوپێکەوتنی کرد و دوای چاوپێکەوتنەوەکەی دەنگدانەوەیکی زۆری هەبوو کاک ئەتا سڵاو لێبێ سڵاو لێبێ برازێکم یاخوا بەخێوێ سەر چاوەکانم پێم بڵێ کێشەکە چی بوو دوێنێ لەسەر شەقام بووی ئێستا تۆ ماڵەوە شکر کێشەکە چارەسەر کرا لەخوای گەورە بە زیاوێ من زۆر سپاسی 1964ەکەم بەڕاستی دوێنێ هاتن بەدەم وەکو یەکەم کەناڵ من دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس بۆ کاک لیوا عوسمان بەڕاستی ئەویش دوێنێ شەو هەل لەسەر خەت بوو لەگەڵما ئەم بەیانەیە بەڕاستی چووم پێشوازێکی زۆر گەرمی لێ کردم دەستخۆشی لێ یەکەم جەنابی وەزیریش زۆر مەمنونی هەم ئەو ژەرا هاتە سەر خەت جەماعەتی لیژنەی پزیشکیش هەر هاتنە سەر خەت بۆ من تۆ کێشەکە چی بوو کاکەت وەڵای من کێشەکەم من دووجا لە شەڕی داعشا بە سەختی بریندار بووم هەموو گیانم فیشەکە هەموو گیانم کونکون بووە و بەخوا هەرچی شەڕە بەشداریم کردێ حال لە پردیەوە حتا جەلەولا خانەقین من لە هەموو شەڕەکانە بەشداریم کردێ جاری واژ بووە لە ماڵەوە هاتیمەتە ماڵەوە بەخوا لەگەڵ شەید برایموانە هەل لە جەبەکانە بووین یعنی هاتمە بۆ ماڵەوە تااقەتم نێگر ئەچین بۆ جەبەکان داواکاریت ئەوە هەبوو کە وەک کەمەندامی سەنگەر بناسی بەڵێ بەڵێ بە تاکید خۆی هەموو بە هەموو قانونی یاسەم کەمەندامی سەنگەرم من نەخۆش نیم نەخۆشەوەیە شەکرەی بێ سەرەتانی بێ لە جیا کەوت بێ ئەوانە نەخۆشن من پەکەوتەی فیشەکەم من لەسەر ئەم پەنجەی ژوایان لێ کردم یەجاری ئەم پێم وتم کاکە ئەم پەنجە من کاتی خۆی دینەوە قرتانێتی لە شەڕوشتا وای لێ ناتوە من زۆر سپاسی لیژنەی پزیشکی شەکەم ئەوانی هاتن بەدەمەوە جەنابی وەزیر کاک لیوا عوسمان بەڕاستی هەر خۆی لەسەر خەت بوو ئەم بەیانەی پێشوازێکی زۆر گەرمی لێ کردم و برایانی لیوای پێنجی دەستیان ماچەکەم یەکە بە یەکە زۆر سپاسی کاکاوەی شەکەم بەڕاستی ئەویش هەر بە تەلەفۆنی لەگەڵما بووە دوای بڵاوبوونەوەی چاوپێکەوتنەکە لەگەڵ 1964 دەنگدانەوەیکی زۆر زۆری هەبوو تەنانەت وەزیری پێشمەرگە خۆی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیاندراوەکەی لە کۆمەتی 1964 دانابوو تا چەند دڵخۆشی دوێنێ لەسەر شەقام بوو ئێستا هاتیتەوە ماڵەوە 100% دڵخۆشم چونکە ڕۆژی یەکشەمە مەوعیدمێ لەگەڵ جەنابی وەزیرە ئەچمە بۆ وەزارەت دەستخۆشی لەوانەیە ئەەکەم کە بە کۆمیەتێ بەشداریان کردووە مەمنونی ئەو خەڵکە هەر هەموویم چونکە هەمووی خەڵک بەڕاستی پشتگیری منی کرد من دەستخۆشییان لێ یەکەم و وەکو 1964 بەڕاستی دەوری کاریگەر تامینیەوە دەستان خۆش بێخوا گلەی و گازندەکەت گەشتە جێ کێشەکەت بە تەواتی حەلەبی ئینشاڵڵا خوای گەورە بە زیاوێ پشت بەخوای گەورە ڕۆژی یەکشەمە کێشەکەم کۆتاییەت ئارە وەڵڵا